گفتوگۆی زیاتریان بابەتە دەکەم بەڕێز ئازاد نووری بەڕێوەبەری کاروباری هونەری لە دەستەی ژینگەی هەرێمی کوردستان زۆر بەخێر بێ کاک ئازاد. با سەرتاوت لێ بپرسم ژینگەی هەرێمی کوردستان چۆنە ئێستا؟ پاکیان نا؟ وڵی سەما ئەگە تەماشای بکەین ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی لەو کابینەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەکار بوو بەرنامەیەکی زۆری داڕێشتووە، ڕێنەمایەکی زۆرمان دەرکردیە، یاساکانمان زۆر تون کردیە، پەیوەندیەکانمان لەگەڵ دامدەستگاکانی حکوومەت بەهێز کردیە. بۆ نمونە هەموو ساڵی لە بدایەتی ساڵ کە دەزانین گەشتیاران سەردانی هەرێمی کوردستان دەکەن بەرەو بەرزی بەهار وانە دەچین کاتێک بە هەماهەنگی لەگەڵ دەستەوەی گەشت و گوزار دەستەی ژینگە هەموو بەرنامەی خۆی دادەڕژێتن. ئەو ساڵ لەوانەیە بابەتەکان زۆر تونتر لە ساڵانی پێشووتر و دەستەی پاراست چاکری ژینگە بەشەکە لە حکوومەت. بۆیە ئێمە وەکو وەگە تەماشای حکوومەت بکەین دەبی هەمومان بە حکوومەت بە هاوڵاتی لە تاکەوە دەست پێ بکەین، دەبی هەمومان خەمخۆری ژینگەکەمان بی. ئەگەر ئێمە تەماشا بکەین ئەیکە هات ژینگەکەی پیسکردین نەهێرین، ئەگەر کە ئێسێکی بیانی هات ژینگەکەی پیسکردین وەکو وڵاتان تەماشا بکەین بە جواب لەسەر ژینگەکەی خۆی. پێویستە هاوڵاتی مەژ واتێ بکەکەوە خاچی خۆیتی و نیشتیمانی خۆیتی و پێویستە بە هەموو شێوەیەک پارێزگاری لێ بکات. کاک ئازادیەوە بێگومان زۆر سەردانی ناوچە گەشتیاریەکان دەکەن یاخود لە ڕێگەی تیمەکانتانەوە لەوێ دەبینن ئەوانەی کە ژینگە پیس دەکەن زیاتر نیە ئەوانەی کە هەوڵی پاکراگرتنی ژینگەدەن؟ ئەگەر هەوانەی هەوڵی پاکراگرتنی ژینگە بدەن زیاتر بنایە ئێستا ئەوانە دەبۆشەوەی بۆی ئەوانەی هەوڵ دەدەن کەمترن، چونکە ژینگە بابەتێکی نوێ بۆ مە لەوەکو بدەین تەماشا بکەین ژینگە وەکو وەزارەتەکانیەکەنی لە مێژە پێکاتبی لە 2006ەوە سەرەتا دروست بوو، دوای بیش بە بەرنامە ڕۆیشتینە لە بۆ پرۆژەکان دەبینین ژینگە هەستان خەڵک ئەشتان ئەو تەوحی بە تەواوی پێ نەگەیشتیە بە هەمووی لەوانەیە ئێستا خەڵکێکی باش شارەزای هەبی لە ژینگە، چونکە ئەمە تەماشا بکەین پێشتێکە لە زانکۆیەکانی ئیسلاحات دینیش دەرچوو ژینگەمان نەبووە، دەرچوو کاتێکمان هەبوو دەرچوو ژینگەمان نەبوو، دەبینە زانکۆیەکان دەرچوو ژینگەمان هەیە و هەروەها دەبینین سەبز ژینگە لە هەرێمی کوردستان گەشە دەکات. بۆ نمونە جەنابی سەرۆکی حکوومەت بەخۆشی لە دوو ئەو شتانەیە کە دۆستی ژینگە، چونکە هەموو بابەتێک سەرچاوەکەی ژینگەی هەدەفەکەمان ژینگەیە. بۆ نمونە زۆر شتمان دروست کردی، ڕێنەماییمان دروست کرد لەگەڵ وەزارەت دامدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن کار بکەین لە کابینەی داهاتوو، پلان و بەرنامەمان داڕشتیە. بۆ نمونە هەندێک ناچینەوە تەفاسیلەکان هەندێک باسیشتی دەکەین، باسی زبل و خاشاک بکەین حکوومەت چ دەکات. یەک لەوانە لە پاککردنان و پێچانەوەیە بابەتێکی زۆر ئێستا تعلیماتەکە لە وەزارەتی دارایی دەستەی ژینگە و گەشت و گوزار و دامدەستگاکانی حکوومەت لەگەڵ وەزارەتی دارایی دەری دەچوێنن. ئەو نیزامەکە زۆر مهمە، چۆن زبڵ دێت، چۆن حیساب دەکرێت، داتایکی دقیقمان دەبێت لەسەر زبڵ و خاشاک. چەند هەوڵێک هەبوو بۆ جیاکردنەوەی زبڵ و خاشاک، ینی بۆ نمونە مادە ئۆرگانیەکان لە مادە پلاستیکیەکان لە مادە شوشەکان، ئەم هەوڵە تا چەند بەردەوامیتان پێداوە؟ بەڵێ ئێستا دەبێت تازە باس بگەوە لە پاککردنان و پێچانەوە. بەڵێ ئێمە ئەو هەندێک بۆ نمونە تستی وەردەگرین لە هەندێک شوێنەکانی برین ستیەکان کە توازنە لەوێ کۆنتینەر دادەنین یەک جیا دەکەینەوە، دوای کۆنتینەرانە حساب دەکەین بزانین چەندمان پلاستیکە، چەند مادە شوشەیە، چەند خۆراکە، ئەوانەمە هەموو جیا کە دێنێ ئەو شوێنانەی ڕیسایکلین بکرێتەوە ئیسفادەی لێ دەکەین. ئەمە ئەگەر تەماشا بکەین زبڵ و خاشاک ئەمڕۆکە لە جیهان پارەیە، ئێمە بەس پێ ناکەین کە پارە چۆن پیا دەبی ئەوت بۆ نمونە ئەو ماوەدانەی کە دێ ئەمە حساب دەکەین لە حدودەکان داخلی هەرێمی کوردستان دەبی داتابێسێک دروست دەکەین لە وەزارەتی دارایی هەموو داخلی ئەو داتابێسە بۆ کابینەی داهاتوو ئێستا ڕاماکە بەردەستمان ئیشمان سەکرد بەڵێ کابینەی داهاتوو زۆر پلانی چکەمان زۆر بەقوەت هەیە بەڕاستی معنی ناتوانین ئێستا باس بکەین چکە وەختەکەمان وانە هەندە نەبی ئینشاءالله ڕجارش کە دێین باز دەکەین هەموو بابەت باز دەکەین چونکە بابەتەکان بۆ کابینەی دەستخۆشی حکوومەتی هەرێمی کوردستان خاستن بابەتی ژینگە لە هەموو سێکتەرەکان بەگرنگتر دەزانین، چونکە لەبەر چییە هۆکارەکەی ژینگە پارێزەری هەمووانە وەکو چەتێک وایە بەسە هەموو دامدەستگاکانی حکوومەت وە، چونکە ئەگەر ژینگەمان تێکچی هەموو وەزارەتەکان دەکەونە زەرمەند دەبن. ژینگەی وەکو چەتێک وە بۆ ئێمە وەکو دەستەی پاراست چاکردنی ژینگەی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێناسەیەکی ژینگەش لۆ بکەم چۆنە ڕاوێژکاریە، ڕزامەندانە بە پرۆژەکانە، بۆ نمونە هۆشیارکردنەوەیە. ئێستا پرۆژەکان مەبەستمە ئەوە بپرسم کاک ئازاد، پرۆژەکان چه پرۆژەکانی وە بەرهێنان بن، چه پرۆژەکانی بازرگانی و پیشەسازی بێ بەتایبەت پرۆژە پیشەسازیەکان چەند گرنگی بە ڕێنمایی و مەرجەکانی ئێوە دەدەن کاتێک پرۆژەیەک بنیاد دەنێن؟ ئەوە بابەتێکی گرنگی سەکتەرێکی گرنگە لەلایەن وەزارەتی دامدەستگاکانی حکوومەتی کوردستان. بۆ نمونە دەستەی ژینگە لە بۆ هەموو پرۆژەکانی ئەمە تەسم ماکری ئەلف و با و جیم هەموو دامدەستگاکانی حکوومەتی هەرچەند هەموو وەزارەتەکان کە مۆڵەت دەدەن بەس لایەنە ڕزامەندیەکان دەردەچی هەمووی پابەندن بە بڕیارەکانی دەستەی ژینگە و ڕێنماییەکانی ژینگەوە بەڕاستی دەستخۆشیە کە هەموو دامدەستگاکان هەموو هاوکار و هەماهەنگن
بەڕاستی ئێمە جێگای دەستخۆشیە ئێمە راپۆرتی یان دروست دەکەین و پرۆژەکان چۆن دروست دەکرێت چۆن ناکە سەوزایی نێو پرۆژەکان چەند گرنگی پێدراوە ڕاستە لای ئێوە ڕەزامەندی وەردەگرن بەڵام ئێوە ئەوەندی کە بە دوواداچوونتان کردو ئایا هەموو ئەو پرۆژانە ئەو ڕێژە سەوزایی کە بۆیان دیاری کراوە دروستیان کردووە؟ بەڵێ ئەوەی کە دێتە ئێمە سایت پلانێک دین لە بوومە 125 پرۆژەکەی دەبی سەوزایی بی ئەو سایت پلانە ئەمە سایت پلانەکە زۆر شتیدایە بەس یەک لەوانە کە باس ڕێژی سەوزاییە ئەو ڕێژی سەوزایی دەبی تێدا هەبی 25 سەداکەیە ئەو ڕێژە سەوزایە دروست دەکرێت ئەوەش لە بۆ پرۆژەکەی خۆشی باشە و لۆمەش باشە ئەخر ئەو ڕێژە سەوزاییە کاگازار دەمەوێت بپرسم هەر چیمەنێکە لە نێو ئەرزەکە یاخوددار و درەختە هەمووی بە نیزام دانرایە بۆ نمونە ئەمە چیمەن حساب ناکەین وەکو دەستێشینگە بەس داری حساب دەکەین گرێدیت کاربۆن و بۆ ژماری کاربۆن گە تەماشا بکەین ئەوەی کە تەما فیلتریشن دەکات لە بۆ CO2 دارە چیمەن بۆ شێوەی نییە بۆ ئەمە دار حساب دەکەین بینی دار و جۆری دارەکە جیاوازمانێ دارمانە عمودیە دامانێ پشت و بڵاوە ئەو دارانە هەموو هەژما دەکرێت کە فیلتریشن دەکات زۆر سپاس دەکەم بەڕێز ئازاد نووری بەڕێوەبەری کاروباری هونەری لە دەستێژینگە هەرێمی کوردستان زۆر بەخێر بیت دەستخۆش